گومانی تیانە کە ئەسڵ لە سەرفترەیە ئەوەیە کە ئەبێ بە خۆراک بێت چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە حەدیثی متفق عەلەیهی بوخاری و مسلمە هاتووە ئەفەرمێ فرضها رسول الله صلى الله عليه وسلم طعاما پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە خۆراک فەرزی کردبوو لەسەر خەڵکی زۆر لەو حەدیثانە هاتوون وەکو ابن عمەریش خوا لێی ڕازی بێ ئەجێڕێتەوە فرض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر صاعا من تمر أو صاعا من شعير ومن ذلك أو فرمي هرب خوراك صاعك لخرما يعني لا قنمي شيء الرواية ترو ولا جو ولا خرما ولا ميوج لو أنا همي فرزي كردو بي وابو سعيد الخدري خوالي الرازي فرمي كنا نخرج زكاة الفطر صاعا من طعام صاع أو صاعا من شعير أو صاعا من تمر أو صاعا من أقط وردناني وشك بووە ئەو ساعن من زەبیب یان لە مێوژ بۆیە بە شێوەیەکی گشتی مالکی و شافعی و حەنابیلە جمهوری پێشەوەیان فەرموویانە ئەبێ هەر بە خۆراک بێ بە خواردن بێ بدرێت بەڵام مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ قەولێکی لە مەزەبی ئیمامی شافعی ڕیوایەتێکیش لە مەزەبی ئیمامی ئەحمەد و باسکردنی ئیمامی بن تەیمیەش ڕەحمەتی خوای لێبێ لەسەری هەموو ئەمانیش فەرموویانە کە ئەشێ بە پارە بێ ئەگەر لە قازانجی فەقیرەکە بوو چونکە یەکەم لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی زۆر بوو خۆراکەکە زۆر بوو پارە بەدەست دەوڵەمەندەکانەوە بوو خۆ ئەو خەڵکە زۆرینەی تەبەقەی خوارە با بڵێن لە 120 دەوڵەمەندون لە 180 تر فەقیر بوون یعنی درهەمە یا دوو درهەمی بەدەستەوە بوو بێ مە پێ ناوترێت پارەی بەدەستەوە وەکو ئەوی 10 پریاسکەی هەڵگرت بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمەشی دیاری کردو کە بە خۆراک بێت چکە خۆراکەکە دەست بەجێدا بە کابرا و کابراژەی خوارد لەم سەردەمایە خۆراکەکە کابرا لە نەرویجەوە سەرفترەکەمان بداتێ ئێمە بیدەین بەچێ لێرە ئەم دراوسەیەمان ڕووسە ئەو دراوسەی ترم تورکە لێمە دەوڵەمەندترە ئەو دراوسەی ترم عەرەبە خانۆکەی خۆیەتی ئەو دراوسەی ترم ڤێتنامی ئەو دراوسی ترم نەرویجیە ئەوی ترم پاکستانی ئەویش زەکات دەرەکە ئەوی تروەها ئێ بیدەین بەچێ فەقیرێکی لێنێ ئەوەی کە هەیە ڕۆمانین لەسەر جادە داوای پاراکەن ئەم زەکاتە هەمی کۆکەین و بیدەین بە ڕۆمانیەکان ڕۆمانەکەژە لە پارەم بدێنێ من ئاچی لە شکر و برنج بکەم برنجا بۆیە نامێکی ڕۆشنێکی بەسمەتیەکێ ئەوانەیە کە ئەحمەد جۆڵای دیعایان بۆکە هێ نابێ ئەمە چۆن نەکرێ ئاوە لەبەرەوە بە تەکید لەم سەردەمەیە پارەکەش لەسەر ڕێی ئەم عولەما بەڕێزانە کە ئیمامی بن تەیمیەژە فەرمێ قازانجترە بۆ فەقیرەکان بە تەکید قازانجترە برایمە کابرا سەرفترەکەمانەدات شەوی 29 ڕەمەزان کە نازانی تر ئەوە تەمان لە ئێستاوە اختلاف هەیە لە ئێستاوە ئەوانەی کە بە پێی تەقویم ئەوە بڕیاریانداوە مانگی ڕەمەزانە 29 ئەگرن و سیەم ڕۆژەکەی کە لای ئێمە سیبێ احتیمالە لای ئەوان جەژنە لەبەرەوە ئێمە کابرا شەوی 29 ڕەمەزان تەلەفۆنمان بۆ کاڵێت خوا مامەسە 200 کوڕن ملایە هی سەرفترێ خێرتانەگا بۆم بگێنن بۆ کوردستان ئەی چۆن لێ وەرگین چۆن بیگەینی تەواوی ئێمەژە بێ خراپی گەین بە برایکی مسلمان بڵێن کاکە بێ زەحمەت بەو دراوسیانی خۆتی بگەێنە پێش ئەوەی بە فەقیر یعنی بگەێنە پێش ئەوەی کە بگەنە نوێژی بەیانی لەبەرەوە بەڵێ بە پارە دەرکردنی شتێکی جائیزە بەڵام من تەرجیحی ئەوەکەم کە هەر بە خۆراک بێ ئەگەر خۆراکەکە لە قازانجی فەقیر و هەژار بەڵام بەڕاستیش جاری واش هەیە ماڵەکە خۆی فەقیرە دامایەکە خۆی ژوورێکی هەیە سێ چوار سەرکە و پێچکەی مناڵی هەیە ئەم کەسە هاتوویەکی ئەم برنجەیە ناوەیە نوعیچکێ ناوەیەکی ئەم خورمایە ناوچ خورمایچکێکی اینجا ئەم ئافرەتە داماوە هەرچەنەکە خۆ ئەم خورمای بۆ ناکرێت بە پوشە خورمای سەر بەخۆ ئەم خورمای ئەشرەسیەوە ئەو خستەویەوە ئەوەندانەیەوە ئەو نازانم چی ئەم هەمووی بۆ هاتووە چی لێ بکە اینجا ئەمە گەنمی مەکسی پاکەوە مە گەنمێکی ترە بەخوامان نازانم مرۆری زۆر تایەوە هەر یەکە ناوعیشی بۆ هێنا ئەنجا ئەمە برنجی بۆیە ناوەکوتم هەرێکە لەو ناو برنجە بۆیە ناوەکێ بە عەلامەتی خەتە سوورەکەشیە من طبعا معجبیشم بەهۆی ئەحمەد جۆڵا و ماهر حەسەن کە ئیدعایەکانیانەکەم ئیدعایەکانی ئەوانم پێ معقولە چونکە هی کوردەواری و ناخی کوردەواری و بە ئوسلوبێکی عەشائیری خۆمان و بۆ ئوسلوبێکی جوانی ژەیکەرە چێتە دڵ و دەرونی هەموو خەڵکێکی ترە وەک لەوەی ئافرەتێ ڕەقسکا لەگەڵی ئەمە چی ئیدعای برنجمان بووە بالمناسبة لێرەش مەدحێکی ئەو تەعنەیەکیش بۆ ئەوانی تر بڵین باش بەهەرحاڵ من پێم وایە کە بە پارەیش ئەشێ سەرفترەکە بدرێ بە تایبەتیوانی کە لە دەرەوەن هەرە بێ بە پارەی بێ گومانی تیان
ئەوە ئیمان ابن تەیمیەش ڕەحمەتی خوای لێ بکە فەرموویەتی لە مەجموعی فتاوە لە مەجەلەدی 25 باسیەکە من پێم وایە ئیشکردن بەوە شتێکی زۆر باش ئینشاء الله.